ببوورە ناوڕیان من ئەو جارە دەمەوێت لە دەرەوە قسە بکەم زەوەی خۆشە لای ئێمە بارحاڵ دەمەوێت لە هەفتەی شوبات قسە بکەم بۆ پارتی بۆ پاراستن بە دادگا و بە دەستگاکەی وازیمان لێ ناهێنێت یعنی کۆمەڵێک کەمە تۆزبایە ببوورن ئەگەر دەجوڵێتن ئەوکە وازمان لێ ناهێنێت تەنانەت خۆشببختانە سەما هێناوتە ڕێزی ئەمریکا و ئەلمانیا وەکو هەر سێ لامان وەکو یەکی ڕێکخراوەک یا گرروپەک بە ئاستی ئەمریکا و بەریتانیا داهاتوە ئەوش گەورەی ئەوە پیشاندا و دەبەنجی پارتیش پیشان دەدا بەڕاستی ینی دەبەنجی ئەو پیشاندا هاوڕێ من نامێت ئێستا هەموو وردەکاریەک باسکەم و لە ئێستاکەدا چێ فۆکسی ئێمە تەکیزی ئێمە لەسەر ئەو کەیسە گرنگە نامانێ بچینە سەر هەندێک بابەتی لاوەچی یان قالە و قیلاکە ئەوە هەر ئەوەندە دەڵێن دەزانین نووسینەوەی مێژوو قسەکردنە سەر مێژوو ڕێککاری ڕێکخراوی کۆمەڵک پرەنسیبی هەیە و ئێمە لە سەردەمێک دەژین دیگیتالە دیگیتال بەروار کات و دوکومنت هەیە شاخ نییە ئەمە حاجی محمود بنەوە حەق بڵێ نۆشیروە مستەفا بنەوە حەق بڵێ یان ئەو بڵێ ئیمنە و ئەو ئەوەیە دکومنتە دکومنت من یعنی کۆمەڵێک زۆر لەو مێژووی ئەو ڕێکخرا و ئەو گروپە لەبەر دەستە بە چات بە فەیسبوک و بە فعالیەتەکانی و ئەو بەشەکە لە مێژووی خەباتی جەماوەری لە دوای ڕێکخراوی چاک چاودێری کوردستان پێم وایە تاکە ڕێکخراوەک کە 11 ساڵە بەردەوامە هەفتەی شوباتە چاک گەورەترین ڕێکخراوی جیها کوردستانی هەر چار پارچە بکتوانی تەکانەژی زۆر گەورە بە خەباتی دیموکراتی مەدەنی و بە جینۆسایدی ناسینی گەلی کورد بدە بەڵام هەفتەی شوبات تاکە ڕێکخراو بۆ تا ئێستاکە پێشتە زۆر ڕێکخراو لە زۆر شوێن هەبووە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ئەو بە من بە خۆمان لە بیرمە لە هەموو وڵاتەکانی ئەوروپا بوو بەڵام ئەوەی 11 ساڵ کە بەردەوام بووە هەفتەی شوباتە و ئەو ڕێکخراوە لە 15 پێشتر بەر لە هەفتەی شوباتی 2011 ئێمە کار و چالاکیمان دەکرد کۆمەڵێک برادرن بەس لە دوای هەفتەی شوبات خۆمان ڕێگی خست بووین بە گروپ سێ چار مزاهرەمان کردووە وتمان بە ناوی خۆمان بنین بە ڕێکخراو یان گروپ ئەوە بوو لە 15 بارەگای سارە محەممەدی کە ڕێکخراوی ئافرەتانە 6 کەس بوو ئەوە گروپەمان پێکینا لە 15 2011 ئەتر بزان یعنی یا 10 ساڵ و چەند مانگێکە تا ئێستا بەردەوامی و ئەو پەیزش هەبوو لە 2015 ئێمە لەسەر پێشنیازی ئێمە و بە مەیل و ئەوەی ئێمە دروستکرا بەس بەرحاڵ ئێمە ناچینە ئەو بابەتە چکو ئێستاکە کاتی چکردنە دوای مێژوو بە کەسیش ناشێنرێنە بە من نە بە خەڵکتر بە تایبەتی گوتمەوە سەردەمی دیگیتال هاوڕێن ئەو ڕێکخراوە لوکەتە بەر ئەوەی پارتی ئەو ڕێکخراوە لەبەر ئەوەی تاکە ڕێکخراوە تەمەنی 11 ساڵە بە بەردەوام سێ تەوەری ئیش کردیە هەر تەوەری نێودەوڵەتی نەبووە هەر کۆمەڵێکەوە نەبووە تەوەری نێودەوڵەتی کە لە سەرتاوە لە 27 2011ەوە کاری لەگەڵ وەزارەتی دەرەوەی سوید کردی هەتا ئێستا لە 2013ەوە مانکەین دەبی تاقیب بکەم ئێمە لەگەر نووسنگی یەکێتی ئەوروپا لە سوید لە خەتین و ڕگستێرا کراین واتە تۆمار کراوین لایەن کە ڕێکخراوەکی معتەبەرین و جوابمان دەدەنەوە مەسەن ئەو پەیوەندێ و ئەمن پێشتر پەیوەندێکی زۆر بەرفراوانم بەهۆی چاکەوە هەبووە لەگەر هەموو پەرلەمانتار و حزبەکان ئەو پەیوەندێمان گواستەوە ناو هەفتەی شوبات بە شایەدی هەموو برادرانە دەیان دیدارمان کردیە لەو 10 ساڵ چەند مانگە لەگەر پەرلەمانتاری سوید لەگەڵ حزبەکان لە خەتتاینە هەمویان کە دەگۆڕن هەر دەماناسن ئەوە تەوەرەك بووە لە تەوەرەکان کە نۆ سیمینارمان کردە بەشی زۆری سیمینارەکان بەشی شێری بەر ئەمینە کاکە باوە دەکەوێت چکۆ لە ڕووی قانونی و بەشێکی گرنگ لە داوەتنامەکان ئەمینە کردوێتی چەندین ژۆرنالیست و هەموو میدیا حوت کەسمان لە کوردستان بانکشتی ئێرە کردیە هێناومانە لە کوردستان ئەو هەموو بەرەوەی هەفتەی شوبات لە 2011 بوو هاوڕێیان خەباتی بۆ کردیە کەیسی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان جگە لەوە لەگە ئەمنستی ئێمە هەر لە 2005ەوە لەگە ئەمنستی ئەنتەرناسیۆنال لە خەت بووینە تاوەکو 2015 کە کچێکی کورتان بەداخەوە دەوری زۆر خراپی دیت ئەوە بۆ بەڵام دوای ئەوە لەگە پەرلەمانی ئەوروپا وەکو گوتم لە 2013 لەگەر پەرلەمانی سوید و لەگەر حکوومەتی سوید و لەگەر ڕێکخراوە جیهانیەکان بە بەردەوام ئێمە لە خەت بووینە بە کەم و بە زۆر
بەڵام فۆکسمان زیاتر ئێمە لە سوید بووە و ئەندە برادریش لە بڕۆکسل بووە کە ئەوە بەروبوومی بەشێک بۆ لە لۆبی خەباتی دیبلۆماسی کەم پێم وانییە هیچ ڕێکخراوە بەر لە عەبدی شوبات توانی بی ئەو لۆبیە بەهێزە دروستکە و ئەو هاگەشە بکە بۆیە دەیان کەیسی وەکو هەفتەی شوبات ئێمە گەورەمان کرد لە ناوەندە جیهانیەکان حتا من ئەوە کاگازات غەریب کێشێک لە ئەندامان وتی نەشوژا مستەفا گوتی سپاسی ئێوە دەکەین ئەگەر ئێوە نەبوونایە پارتیوێکی داهاتنە سەر و جێلاکمان ئەو کاگازات غەریب کێشێک لە دامەزرێنەرانە کادیری گۆڕان بوو دامەزرێنەرانی گروپی هەفتەی شوباتە وتی نەوشیروان مستەفا ئەوەی پێگوت ئەبات شەی سوورچێ هاتەوە پێ لێ برسن هەموو حزبەکان هەر شش حزب وەزارەتی دەرەوە لەگەڵمان دیدارمان لۆ پەیدا دروست کردی کاک زەبار ئەمین و شاهۆ ئەمین هات شاهۆ سعید هاتنە ئێرە بڕوا کە دیدارە چاوەگرد من لە بۆ بچووبوونم یەکسەر تەسلیم منیان کرد و چیانە دوو لۆی بکە ئەوە باوشەی سوورچێ و هەموو من لۆم وەرگرتیە دوو بەدەر لەوە کەی سەی دەکرام کەیسی کارزان عەزیز کارزان کەریم کەسی نیاز عەزیز کەیسی برایمی کاکە هەموو ئەو کەیسانەی لەو کاتی بۆ گروپی هەفتەی شوبات بەشی شێری بەبەردەکەوی بە تایبەتی لەگەر ئەمنستی و هەموو ئەو ڕێکخراوانە کە دەی جوڵان من سێجار لە هۆمەڕای دووەش داوت کرام مەیل مایە خۆ بە ئەوە نییە لە کۆنگریان داوت کرایمە بەس نەچیمە لە ئەمریکا پێم نەکرای و ئینگلیزیشم کەڵکی ئەوەی نییە سێجار بە فەرمی داوت کرایمە بەوەی ئەوە کا خالی سعید هەبوو ئەمریکا لە بەرنامەش کە دێم باز لەو مێژوە دیبلۆماسی خۆم کە لە خەباتی دیبلۆماسی لە 2001 کۆمەسە لە ژیانی ساداچیمان دەدزرێ و مێژومان دەدزرێ بەجددیمانی لە 2001 کۆمە دەستمان بەوە کردیە بەو خەباتە دیبلۆماسی ئەوروپیە کردیە تاوەکو ئێستاکەەوە پێمانە دانی خۆش نە بڵم کەم کەستوانیتی لەو 20 ساڵە کەیسی ئەنفالمان بە جینۆساید ناسان کەیسی شوێنەواری تێنێک نەدانی قەڵای هەولێر کە یونسکۆما هێناسا خات مافی مرۆڤ جینۆساید یعنی لە کۆمەڵێک تەوەر هەمووش خەباتەشی دیبلۆماسی ئەوروپی کە هیچ حزب و ڕێکخراوە تا ئەسە نەیتوانێ بە ئاستی ئێمە کەەوە خۆشنیەوە دەباسکەین بە هیوام لە ڕۆژێک وەکو گوتم سەردەمی دیگیتاڵە دیگیتال ینی هەموو شتەکان تۆمار کراوە خاڵەشی کە هاوڕێیان هەفتەی شوبات کە جگە لەو خەباتە نێودەوڵەتی هاوڕێیان هەفتەی شوبات کۆنفرانسی لەناو پەرلەمانەکان گوتم نۆ سیمینارمان کردیە بەشی شێری بەر پەرلەمانتاری ئەمینە کاکە باو دەکەی کۆکو هاوڕێیەکی هەرە نزیکی ئێمە لە چاک لەگەڵ ما بوو لە هەفتەی شوبات شێم ڕۆمان قەت داوامان لێ نەکردیە لەگەڵمان بێتن چکو دوومێ ئەوەیە سێ خاڵش کەش هاوڕێن ئێمە خەباتی جەماوەری و مەدەنیش زۆر دەکەین یعنی ڕەنگی خەڵکانێکە بن نامە پەیوەندی بە ڕێکخراوی نێودەوڵەتی لە هەموو ڕێکخرا و حزبەکانی لە ئەوروپا دەیکەن و دەنێرن بەس ئێمە گروپەکی 11 ساڵە گۆڕەپانی ناڕزایەتی لە سوید لەبەردەستی ئێمەیە بەردەستی مێوە جینمۆی زۆربەی ئەو خەباتە سوسیال میدیایە لەسەر مافی مرۆڤ من لەسەر مافی مرۆڤ دەرێن ناوە گەندەڵی ئێمە جوڵاندومانەوەتە گروپی هەفتەی شوبات و هاوڕێکانی و دۆستەکانی کە وەکو ئێستاش دەبینن بۆیە دەیان و سەدان خۆپیشاندانمان کردیە لەو سەرگرستۆری لە گۆڕەپانی سەرگرستۆری ستۆکۆڵم لە هەموو شەقاق و شوێنەکان حتا لە مەسەلەی کۆبانی و ئەوانش هەفتانە ئەمە لەوێ کۆد بووینەوە لەو ماوەی 5-6 خۆپیشاندانمان کردەوە بە دوکۆمنت و کە بە سەدا کەسمان کۆ دەکردەوە یعنی تا ئاسی ئەوەی پەیوەندی نێودەوڵەتی لەگە وەزارەی دەرەوەمان لەگە هەر چار بەشەیە سووریا عێراق ئێران تورکیا و ڕێزمان لێ دەگیرێ وەکو بەششین و وەزیری دارەوەی سوید 3000 ئەمەی داوت کردی لە بۆ کۆبنەوەی فەرمی یعنی من ئەو قسان دەگەم هاوڕێن دەرچی مێژوم یەک درۆ بکەم ئایام دەچێت و مێژونوسین هاوڕێن هەموو کەس دەتانی دەسیلۆ ببە بەس ئەگەر بە عاقلانە دەسیلۆ نەبێت دەبی بە قەشمەر مزداقیت دەڕوە بۆیە من دەزانم وەکو کچۆ مسلمانێک دەزداتە قورئان دەبێ نووسینەوەی مێژووا بێگەنا هەرچی بەروبووم شتی مزداقیتت دەڕوە وەکو ئێستا مەسەڵەن ڕوودا و کوردستان 20 سال دوو دەست زۆر گەورە وەگارەگارن بەس مستاقیەتیان نییە بەهەرحاڵ بۆیە ئەو گروپە لەو خەباتە جەماوەری و مەدەنیە و بە تایبەتی دەکەونە دوو بەرپرسەکان و پێرێ سەر لە نوێ دیندار زێباری ئەڵێ ئەوانە زانیاریان دایتە بە ڕێکخراوە ئیتر نازانم لەگەڵ ئێمە تیان بکە کە ئەوانە ئازاری دیبلۆماتکارە کوردەکان و بیانیەکانیاندایە ئیتر
نازاندرێت لە گەمەیتیان لەگەوتی بەڵام بەنەس نووسرایە ڕێکخراوی عەبدەیشوبات لە سوید و هاوڕێیان بڕیاری گرتنە بۆ من و لە ناو دادگا تا ئێستا تەواو نەبووە بەس بۆ ئێمەش دەرەچێتن بۆ من و کاک ڕەنزەر دەرچووە و کاک شێروانیشمان لێگیرایە و لەسەر چش لەسەر ئەو راپۆرتانەی لە پەیزی عەبدەیشوبات کە بڵاو کرایتەوە لەسەر مافی مرۆڤە لەسەر زیندانیەکانی نهێنیەکانەوە لەسەر تیرۆری سیاسی وەلەو لە 2019 گیرای ئەسەلیان گەورە کردیتەوە ئەوە بەشە شتی بۆیە ناوی عەبدەیشوباتە کەەوە زۆر مەحزەلەیە هەر زۆر مەحزەلەیە وەکو گوتم خۆشبەختانە ئێستا عەبدەیشوبات هاتە ڕێزی ئەمریکا و ئەڵمانیا بۆ ئێمە زۆر باشە سوپاسیان دەکەین کە ئاسایش ئەوە کردیە بۆیە کە لە خەباتی نێودەوڵەتی دەکات کە خەباتی پەرلەمانی ئەوڕۆپی ئەوی بەدەستە کە خەباتی دیبلۆماسی دەکات کە خەباتی جەماوەری مەدەنی دەکاتن ئیتر ئەلێرە لی دەدەن سەرئێشەی لۆ دروست دەکەن بە جۆرە هاشێوە دەیانەوێت ئەو حرەکە دیبلۆماسیە ئەو ڕێکخراوەی کە ئیرادەی خۆی مایە هاوڕیان لە ئەوروپا و لە کوردستان دەیان حزب بۆ ڕێکخراو دروست بە لەو سویدی 156 ڕێکخراو هەیە بۆ زانیاریتەن لە هەموو ئەوروپا ڕەنگی 1000 ڕێکخراو هەبیتن کە ئیش بکە بەڵام جیهانی وەکو عەبدەیشوبات توانیتی ئەو هەموو لیnkە نێودەوڵەتیە دروستکە و خەڵک و ئێستا جیلێک پەیدا بووە هاوڕێ من دەمەوێت بە ڕاشکایی بڵێم لەو حرەکەی لەبوو ئەو 5 ژورنالیست و چالاکوانە تیمەکی گەورەی بەرفراوان دروست بووە کە زۆر لە ئێمە چالاکتر بەداخۆم بە یەک دوو چیشانم پێگوتیە ناوتان دەدەم دەڵێن لێگەڕێ ناشترسن ئەوە ئەمانەتەکی مێژویە ئەوە هیچ دەکرێت تیمەکی بەرفراوانە لە کورد و لە بیانی ئیشی گەورە دەکرێتن و ئاستی دیبلۆماسیەتەکان ئێستاکە لە چەند پەرلەمان و ئەوە نییە فاینیشال تایمز هاوڕێیان فاینیشال تایمز واشنگتن پۆست و گاردن و ئەوانەیە لە ئاستی ئەوانەیە هەموو دیبلۆمات کارێک ئەوە دەبێت دەسەڵاتی کوردی تێناگا بۆیە ئەوکو گوتم کە لەو سێ چارتەوەرە ئیش دەکەین و حرەکەیە کە خۆی ڕاگرت نەکەت سەرێشەی لۆ دروست دەکەن لە ڕووی قانونی لە هەموو ڕوویەکەوە ئیتر بە هیوان خەڵک عاقڵ بێت ڕێز لە عەبدەیشوبات بگیرێت ڕێز لەو مێژووە بگیرێت ئەوە بەروبوومی هەر قادر نادر نییە ناڵە دەیان کەس لەو عەبدەیشوباتە بماندی بووە من بەس لە سوید زیاتر لە 25 بۆ 30 برادەر تا ئێستاش بەشی زۆریان ماوەنیان ئەوەتە کە دووریش کەتینەوە ئێستاش بە بەردەوام دێنە ناو فعالیەتەکان و کەسیشیان بە عێدزی دوور نەکەتینەوە زۆر جێگای دڵخۆشیە بۆ ئێمە ڕژکاری ڕێکخراوی بەشی هاوڕێیاتیە پرەنسیڤە خۆشەویستیە ئینسانە بێتاقەت دەبی ئەمە ڕەنگوی سبەی بێزار بم بێتاقەت من دابریشم ئەیانوێت لەو ڕێکخراوە لە ڕووی قانونی بدەن و ناویشمانیان هاوڕیان تۆمار کردیە کە بماندەنە دادگا لە ئەوی کوردستانمان لێ بگرێن و ئەو تەنگمان پێڵ بچینەوە بۆ ئەوی بەراعەت بدەینەوە بۆ ئەوی واز بین بەڵام دڵنیان بکەینەوە ئێمە گەرم گۆڕتر دەبین تونتر دەبین ئەمە بارزانانی نەگرتن تیرۆری شەیە و لە ئەوروپاش هەوڵیاندایە و دەدەن لۆ ئەشکەن ئازاردان مایتر نازانم چەندە باشترین و منەوە کاکمەکی ئامریکیەشێک لەوانەیە ناوی تێدایە چکۆ گوتم ئەو دادگایە ئینتقامیە دەیانەوێت لە هەمومان بدەن تەنگمان پێڵ بچنین لە ڕووی قانونی و بە هەموو عقلی خۆیان بڕوایان وایە کە دەتوانن بێن ئێمەمانان ببەنەوە کوردستان و لێو دادگاییمان بکەن کورد زۆر دەبەنگن ئەوانە قسەی کۆتاییشمان هاوڕێیان ئەوەیە پارتی بەو گەمانە خۆی تووشی جێژاوەکی زۆر گەورە کردی ئەو کە ئەو ڕۆبرادەرە گوتی دەرزێکی قوتدا نەپەی دەردێ لە قورجیتی نەدەشتوانی پشخوا یعنی وەز ئەچی خراپی توش کردە هەمووش بە بەرنمەیە چۆن ئەو پێنج گەنجە مرۆڤی زۆر پاک و درسۆز و نیشتیمان پەر هیچ ڕەتیان بە تێکدان و کاری تێک دەران بەڵام دەیانەوێت وێنەیەکی وای بدەنێت تا ئەن بەس پارتیشەوە باڵی مەسروریش ئەگەنە باڵی نێچی لە پارتی و هەموو حزبەکان و هەموو ئەوروپا و هەموو ئەمریکا و جیهان و بێنەتۆیەک ئەوانەی پێچالاکوان و ڕۆژنامە نووسە وەکی سەردەش عوسمانی کەسی ئەوە دەڵێ ئەوانە تیرۆریستن بە تاقیتن ڕێوی دەبی تیرۆریست بیتن ئەوەی عەبدەیشوباتیش هۆکاری سەرەکی کە ناو هینانی و تەنگ پێخەڵچنی ئێمەمە ئەو گرتنی ئەندامێکمان و دەستگیر برم ئەمر قەبزی دەرکرد هەوڵدان بۆ ئەم ناومان لە دادگا خوێندرایەوەکو بەشێک 4-5 کەسین دویت کە ئەندامی عەبدەیشوباتە دەیانەوێت ئەو ڕێکخراوە لێی بدەن ئەزیەتی بدەن بۆیە هاوڕێیان بە هەموو لایەک بە ئەو ڕێکخرا و هەموو زۆرە ڕێکخراوە ئەو خەباتە دیبلۆماسیە پەرپێ بدەن من نامەوێت زیاتر قسە بکەم بەڵام هەر ئەوەندەیە ئێمە باکمان پێ نییە و دڵنیام سەرکەوتن بۆ ئێمە نەک سەرکەوتن نەوکەیسە بڕوا بکەن ئایندەی سیاسی بۆ ئێمەیە ئایندەی سیاسی بۆ ئێمەیە کاتت خۆش